لە دنیای ئەمڕۆی پزیشکیدا و زۆربەی کات ئەنجامدانی نەشتەرگەری سنگ لە ڕێگەی نازۆڕەوە ئەنجام دەدرێت و کردنەوەی سنگ لە حاڵەتی زۆر دەگمەن و تایبەتدا نەبێت بەکار ناهێنرێت. بەڵام یەکێک لەو کێشە و ئالەنگاریانەی کە دەبنە بربەستی ئەم نەشتەرگەریە بریتیە لە بوونی گرەی زۆر ورد و بچووک کە ناتوانرێت بە چاو ببیندێت. تەنانەت هەندێک جار بەکردنەوەی سنگیش ئاسان نییە کە ئەو گرەیە لە ناوسیەکاندا ببیندێت. هەر لەبەر ئەم هۆیانە و بۆ زاڵبوون بەسەر ئەم بربەست و ئالەنگاریانەدا پزیشکانی تاوەری تەندروستی سمارت تەکنیکی نوێ بەکاردەهێنن کە تێیدا پزیشکانی تیشک و سۆنەر هاوکار دەبن لە دۆزینەوەی ئەم گرێ بچووک و دەگمەنانەدا. ئەمەش دەرفەتی ئەوە دەڕخسێنێت کە ئەم نەشتەرگەریە ورد و دەگمەنانەش خۆشبەختانە بە نازۆڕ ئەنجام بدرێت. گرنگی بەشی تیشک و سۆنەر تەنها لە دەستنیشانکردنی نەخۆشییان نییە، بەڵکو بەشداریشن لە چارەسەرکردنە. لە چەند نەشتەرگەریەکە بەشدارە بین بە دیاریکردنی گرێکان بۆ ئەوەی بۆ تیمی نەشتەرگەری ئاسانتر بێت دەرهێنانی گرێکان. بۆ نمونە لەم نەخۆشەیە کە لەگەڵ تیمی نەشتەرگەری سنگا بەشدار بووین، چەند گرەیەکی هەبوو لە سیەکانە بۆمان دیاری کردووە بۆ برای بەڕێزم دکتۆر فەهمی کە نەشتەرگەری سنگە، ئەویش بە ئاسانی توانیوێتی گرێکان دەربێنێ کە گرێی شێرپەنجەیی بوو. کارەکە لە ڕێگەی ئامێری سیتیسکانەوە ئەنجام دراوە، ئەویش بە دانانی دەرزیەک لەسەر گرێکە و مادەیەکمان کردوتە دەوری گرێکە کە ڕەنگی ئەکا لە کاتی نەشتەرگەریەکە ئەناسرێتەوە بە ئاسانی دەری. لە نەشتەرگەریەکە ئەو گریانە کە ئێمە دیاریمان کردبوو دەرهێنران و گرێ شێرپەنجەیی دەرچوون. سوپاس بۆ خوا کارەکە بە سەرکەوتووی ئەنجام درا. جەماعەت چێکلیست دەست پێەکەین، هەمووتان ئامادەن؟ بسم الله الرحمن الرحیم. دۆزینەوەی گرەیەکی بچووک کە لە سانتیمێتر بچووکتر بێ لە ناو سیەکانە کارێکی ئاسان نییە، تەنانەت بە هەڵدەڕین و بە دەستیش بۆی بگەڕی زۆر جار نایدۆزیتەوە. هەندێک جار ناچارەبی بەشێکی زۆر لە سیەکە لابەری بەس لە بەرەوەی گرێ بچووکەکەی بەربکەوێت. بەڵام سوپاس بەخوای پەروەردگار کە ڕێی نیشاندان لە تاوەری تەندروستی سمارت پێشوەخت ئەو گرێ دیاری بکەین بۆ ئەوی لە نەشتەرگەریەکە لەبری ئەوەی هەڵی دڕین و لەبری ئەوەی بەشێکی زۆر لە سیەکە لابەرین تەنها لە ڕێگەی کونیەکەوە و تەنها ئەو نوقتەی کەم بەستمانە ئەو نوقتەیە لابەرین. ڕۆڵی ئێمە پزیشکانی تیشک و سۆنەر تەنها دەستنیشانکردنی حاڵەتەکان نییە، بەڵکو ئەرکی ئێمە بەشداریکردن و هاوکاریکردنە لە چارەسەرکردنی نەخۆشەکانە. وەکو لەم حاڵەتەیە کە بینیتان دەستنیشانکردنی نەخۆشیەکە، پاشان دیاریکردنی شوێنی گرێکە بۆ بەڕێز پزیشکی نەشتەرگار کە ئەویش بە سەرکەوتووی نەشتەرگەریەکەی بۆ ئەنجامدا. ئەمە ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەم، ئەویش ئەوەیە کە زوربەی کارەکان لە ناو تاوەری تەندروستی سمارت بە تیموەرک، بە دەستە جەمعی لە بەنی پزیشکانە ئەنجام بدرێت، ئەویش لە پێناو سوودگەاندنە بە ئێوە هاوڵاتیانی بەڕێز. سمارت وەرچەرخانە.